ئایا دەزانی کەسایەتی زۆمبی چییە؟ فەرموون لەگەڵمان بن بۆ ناسینی کەسایەتی زۆمبی. ڕەحمەتی خوای گەورە لەسەر کەسایەتی حەضرەتی زۆمبی کە شۆڕژێڕێکی ئیسلامی بووە. دوای ئەوەی ئەوروپیەکان بە تایبەتی پورتوگالیەکان، ئیسپانیەکان و پاشان هۆڵەندیەکان و ئینگلیزیش ساڵانێکی زۆر خەڵکی ئەفریقیان کردووە بە کۆیلا، وڵاتانی ئەفریقیان داگیر کردووە و خەڵکێکی زۆریان کردووە بە کۆیلا، خەڵکێکی زۆریان کوشت و بڕ کردووە، خەڵکێکی زۆریان قەتڵ و عام کردووە، ئەشکەنجەی خەڵکی زۆریان داوە. دوای دۆزینەوەی ئەمریکاش پاشان هەڵمەتێکی زۆریان کردە سەر وڵاتانی ئەفریقیا کە خەڵکێکی زۆریان بە کۆیلە کردووە، تا باس ئەکرێ نزیکەی 14 ملیۆن ئەفریقی ڕەشپێست کە ئەوان ڕەشپێستیان بە مرۆڤ نەئەزانی یان بە هیچ مامەڵەیەکی مرۆڤانیان لەگەڵ نەکردووە، کراون بە کۆیلە و پاشانیش گوازراونەتەوە بۆ وڵاتانی ئەمریکا. تەبعەن بە گوێرەی سەرچاوە مێژووەکان دەڵێن 2 ملیۆن ئەفریقی لە ڕێگادا لە دەریا خنکاون، 14 ملیۆنیان نەقل کراون. ئەو ئەفریقیانە لەلایەن وڵاتە ئەوروپیەکانەوە گوازرانەوە هەریەکە بۆ شوێنێک، بۆ بەرازیل، بۆ ئەرجەنتین، بۆ ئەمریکا، بۆ مەکسیک. دوو زوڵمی زۆر گەورە کراوە. یەک لە ئەفریقیەکان بەڕاستی هەم کوشت و بڕ کراون، هەم ئەزیەت دراون، هەم کاری زۆریان پێکراوە، ئەشکەنجەی زۆریان لەسەر بووە، بە کۆیلە کراون. و دووەمیش هیندیە سوورەکانی خاوەن ئەمریکا، ئەوانیش بە هەمان شێوە قەتڵ و عام کراون و لەناو براون بۆ ئەوەی وڵاتێکی نوێ لەوێندەر بنیاد بنێن. بەڕاستی ئەو ئەشکەنجە زۆرە، ئەو بە کۆیلەکردنە خەڵکەکە نەیتوانێت بەرگە بگریتن، بۆیە بەردەوام هەوڵی خۆڕزگارکردن و هەوڵی شۆڕشیان داوە. یەک لەو شۆڕشانە شۆڕشی زۆمبی بووە. زۆمبی کەسایەتێکی موسڵمان بووە. کەسایەتی موسڵمانی زۆمبی وای کردووە بەرامبەر زوڵمی ئەوروپیەکان بۆستێتەوە و شۆڕشی توانیویەتی ئەوروپیەکان بە تایبەت پورتوگالیەکان کە لە بەرازیل باڵا دەست بووینە لە ساڵانی 1655 تا 1695 زاینی توانیویەتی هەرێمێکی سربەخۆ دروست بکات لە بەرازیل بە ناوی هەرێمی کیلۆمبۆ دۆس پالمیراس. نزیکەی زیاتر لە 17 ساڵ یان کەمتر لە